بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشن دو مهربان سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع البصير. پاچی و بێگەردی و ستایش بۆ ئەو زاتەی کە شەوڕەوی کرد لە بەشێکی کەمی شەودا بە بەندەی خۆی محەممەد صلى الله عليه وسلم لە مزگەوتی حرام کەعبەی پیرۆزەوە بۆ مزگەوتی ئەلئەقسا لە بەیت المەقدس کە دەوروبەریمان پیرۆز و پڕ بەرەکەت کردووە تا هەندێک نیشانە و بەڵگە و دەسەڵاتداری و توانایی خۆمانی نیشان بدەین. بەڕاستی ئەو زاتە بیسەر و بینایە. وآتينا موسى الكتاب وجعلناه هدى لبني إسرائيل ألا تتخذوا من دوني وكيلا. ئێمە کتێبی تەوراتمان بەخشی بە موسا و کردمانە هۆی هیدایەت و ڕێنمویی بۆ نەوەی ئیسرائیل بۆ ئەوەی کەسی تر جگەل لە من نەکەنە پشتیوان و یاریدەدەر بۆ خۆیان. ذرية من حملنا مع نوح إنه كان عبدا شكورا. ئەمانە و خەڵکی تریش نەوەی ئەو کەسانن کە لە کەشتیەکەدا لەگەڵ نوحدا هەڵمان گرتن تا سوپاسگوزار بن و قەدری ناز و نیعمەت و بەخششەکان بزانن، چونکە بەڕاستی نوح بەندەیەکی زۆر سوپاسگوزار بوو. وقضينا إلى بني إسرائيل في الكتاب لتفسدن في الأرض مرتين ولتعلن علوا كبيرا. لكتابي توراة دا يا للوح المحفوظ دا بريارمان داوە و پێمان ڕاگەیاندون کە سوێن بە خوددا ئێوە لە بەرنامەی ئێمە لا دەدەن و یاخی دەبن و فەساد و خراپە دوو جار لە زەویدا بەرپا دەکەن. لە غەفڵەتی خەڵکیدا زۆر گەشە دەکەن و دەسەڵاتێکی زۆر گەورە بەدەست دەهێنن. لەم سەردەمەدا دووبارە ئەم هەواڵە قورئانیە هاتۆتەوە دی. فإذا جاء وعد أولاهما بعثنا عليكم عبادا لنا أولي بأس شديد فجاسوا خلال الديار وكان وعدا مفعولا. جاکاتێک ئەی جووەکان بەڵێنی یەکەمیان دێت کە تۆڵەتان لێ بکەینەوە بەندە تایبەتەکانی خۆمان دەنێرینە سەرتان کە خاوەنی هێز و توانای زۆرن. ئیترەوان بە هەموو کون و کەلێنێکی قەڵاو شارۆچکەکاندا دەسوڕێنەوە و دەگەڕێن بە شوێنیاندا و ئەم هەڕەشەی تۆڵەیە بەڵێنی خوددایە و دەبێت بێتە دی. زانایانی سەردەم دەڵێن عیبادەن لەنا مەبەست هاوەڵانی پێغەمبەرە کە قورئان وەسفی کردوون بەتوند و تیژی دش بە خوددا نەناسان لە کاتی جەنگدا. ثم رددنا لكم الكرة عليهم وأمددناكم بأموال وبنين وجعلناكم أكثر نفيرا. لدواي أولا وازيتان أي جوكان لغفلة دواكوتني جهاني إسلام دا نورتان ددينو و دسالاتمان بسر ولاتي إيمان داران دا پيدا دينو مالو سامانو كري زورتان پيدا بخشينو واتان لێ دەکردن کە زۆر ئامادە بن بۆ هێرش بردن و پەلاماردان و پڕۆپاگەندەکردن. إن أحسنتم أحسنتم لأنفسكم وإن أسأتم فلها فإذا جاء وعد الآخرة ليسوءوا وجوهكم وليدخلوا المسجد كما دخلوه أول مرة وليتبروا ما علوا تتبيرا. گەر لە کاتی دەسەڵاتدا چاکە بکەن ئەوە هەر بۆ خۆتان چاک و بەسوودە، ئەگەر خراپە و تاوانیش بکەن ئەوە هەر یەخی خۆتان دەگرێتەوە. جا کاتێک کەنەوەرەی ئەنجامدانی بەڵێنی دوجار دێت ئیمانداران کارێکتان پێدەکەن کە لە ڕوخسارتاندا ڕنگ بداتەوە، چونکە ئەوان دڵنیان کە هەموو ئەو بەڵاو ناخۆشیانەی بەسەرگەلانی موسڵماندا بەگشتی هاتووە بە شێوەیەکی ڕاستەوخۆ یا ناڕاستەوخۆ دەستی ئەوانی تێدایە. ئەوسا دەبا ئیماندار بسنە مزگەوتەوە وەکو یەکەم جار چوونە ناوی. دەبا ئیتر ئیمانداران تۆڵەی خۆیان بکەنەوە و دەستیان بەسەر هەرچیەکدا دەڕوات درێغی نەکەن، چونکە ئەوان لە ستەم و زۆرداری و خوێن ڕێژی درێغیان نەکرد.
عسى ربكم أن يرحمكم وإن عدتم عدنا وجعلنا جهنم للكافرين حصيرا. اینجا دوور نییە پەروەردگارتان بەزەیی پێتاندا بێتەوە و ڕەحمتان پێ بکات ئەگەر بە خۆتاندا بێنەوە و تەوبە بکەن. خۆ ئەگەر بگەڕێنەوە بۆ پیلان جێڕان و خوێن ڕێژی ئێمەش دەست دەکەینەوە بە تۆڵەسەندن و تەمێکردنتان. جگەلەوە دۆزەخیش دەکەین بە زیندان بۆ کافران کە تێیدا گیر بخۆن. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. بەڕاستی ئەم قورئانە هیدایەت بەخشە بۆ چاکترین ڕێگە و ڕێباز و بەرنامە. مژدەش دەدات بەو ئیماندارانەی کە کار و کردەوە چاکەکان دەکەن کە بێگومان پاداشتی زۆر و بێسنوور چاوەڕێیانە. وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما. بەڕاستی ئەوانەشی کە باوەڕ بە ڕۆژی دوایی ناهێنن سزایەکی بە ئێش و ئازارمان بۆ ئامادە کردوون. ويدعو الإنسان بالشر دعاءه بالخير وكان الإنسان عجولا. ئینسان کاتێک تەنگەتاو دەبێت دوعا و نزای شەڕ دەکات هەروەک چۆن لە کاتی ئاساییدا دوعای خێر دەکات. ئینسان هەمیشە و بەردەوام بەپەلە و هەڵەشەیە. وجعلنا الليل والنهار آيتين فمحونا آية الليل وجعلنا آية النهار مبصرة لتبتغوا فضلا من ربكم ولتعلموا عدد السنين والحساب وكل شيء فصلناه تفصيلا. ئێمە دیاردەی شەو ڕۆژمان کردووە بە دوو بەڵگە و نیشانە لەسەر دەسەڵاتی خۆمان و بۆ حەسانەوە و ئەنجامدانی کاروبارتان و ڕاگرتنی پلەیەکی گەرمای لەبار بۆ ژیانتان. اینجا ئێمە تاریچیمان بەسەر دیاردەی شەودا هێناوە و دیاردەی ڕۆژیشمان بە ئاشکرا و دیار و بینرا و سازاندووە تا لە ناز و نیعمەتی پەروەردگارتان بەهرەوەر ببن تا ژمارەی ساڵەکان بزان و حساب ڕابگرن کە زۆر پێویستە بۆ ڕێخستنی کاروباری ژیان. ئێمە هەموو شتێکی پێویستی ئێوەمان بە فراوانی و بربڵاوی ڕوون کردوتەوە. وكل إنسان ألزمناه طائره في عنقه ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا. نامەی کردەوەی هەر کەسێکیشمان هەڵواسیوە بە گەردنیدا و لە ڕۆژی دواییدا کارنامەی کردەوەکانی بۆ دەردەهێنین و بەکراوەیی دەخەینە بەردەستی. ئاشکرایە کە ئەو دەستگایانەی کار و کردەوەی ئێمەی لەسەر تۆمار دەکرێت زۆر پێشکەوتوترە لەوەی کە ئادەمیزاد تا ئێستا پێی پێ بردووە. اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا. ئەوسا پێی دەوترێت دەی نامەی کردەوەکانت بخوێنەرەوە و تەماشای بکە. ئەمڕۆ هەر خۆت بڕیار بدە و حساب بۆ خۆت بکە شایستەی چ جۆرە پاداشتێکیت. من اهتدى فإنما يهتدي لنفسه ومن ضل فإنما يضل عليها ولا تزر وازرة وزر أخرى وما كنا معذبين حتى نبعث رسولا. ئەوەی هەوڵی دابێت ڕێبازی ڕاست و دروست بگرێت ئەوە بەڕاستی بە قازانجی خۆی تەواو دەبێت و هەر خۆی بەهرە لە هیدایەتەکەی وەردەگرێت. ئەوەشی گومڕابووە و ڕێبازی سەر لێ شێواوی گرتۆتە بەر ئەوە بێگومان هەر خۆی زەرەر دەکات و گومڕاییەکەی لەسەری دەکەوێت. کەس گوناهی کەس هەڵ ناگرێت. کەس بەرپرسیار نییە لە هەڵەی کەسانی تر. ئێمەش سزای کەسمان نەداوە تا پێغەمبەرێکی بۆ دنێرین. وإذا أردنا أن نهلك قرية أمرنا متر فيها ففسقوا فيها فحق عليها القول فدمرناها تدميرا. کاتێک بمانەوێت دانیشتوانی شار و شارۆچکەیەک لەناو ببین
ئەوە سەرەتا فەرمانی گوێڕایەڵی دەدەین بە دەوڵەمەندەکان کە گوێ بە حەرام و حەڵاڵ نادەن کە چاکە و چاکەکاری بکەن کەچی ئەوان یاخی دەبن و خراپەکاری دەکەن لە شارەکەدا ئەوساییتر شایستەی ئەوە دەبن کە بڕیاری ئێمە بەسەریاندا بسەپێنرێت اینجا ئێمەش کاوری دەکەین بەسەر یەکدا و دار و بەردی بەسەر یەکەوە ناهێڵین وكم أهلكنا من القرون من بعد نوح وكفى بربك بذنوب عباده خبيرا بصيرا چەندەها نەوەمان لە دوای نوح لەناو بردووە ئەوەندەش بەسە بۆ پەروەردگاری تۆ کە ئاگادار و بینایە بە گوناه و تاوانی بەندەکانی هیچ شتێکی لێ شاراوە نییە من كان يريد العاجلة عجلنا له فيها ما نشاء لمن نريد ثم جعلنا له جهنم يصلاها مذموما مدحورا ئەوەی مەبەستی تەنها دنیا بێت کە بە پەلەو بە خێرایی تێدەپەڕێت ئەوە ئێمە بە ئارەزووی کەس ناکەین بەڵکو هەرچیمان بوێت بە زوویی بە ویستی خۆمان و بە هەر کەس کە بمانەوێت دەیبەخشین پاشان لەو جیهان ئەو جۆرە کەسانە واتە دنیا پەرستان دەخینە ناو دۆزەخەوە بەسەر زەنشت کراوی و ڕاونراویەوە کە بەردەوام فریشتەکان ئێش دەکەن بە دڵیاندا و نایەڵن پشوو بدەن هەر ڕاویان دەنێن بەناو تونێل و شوێنە سامناکەکاندا ومن أراد الآخرة وسعى لها سعيها وهو مؤمن فأولئك كان سعيهم مشكورا بەڵام ئەوەشی مەبەستی بەشی ئەو جیهان بێت و هەوڵ و کۆششی چاچی بۆ بدات لە هەمان کاتیشدا ئیماندار بێت هەوڵ و کۆششی ئەو جۆرە کەسانە جێگەی ڕێز و سپاسە و سپاس کراون كلا نمد هؤلاء وهؤلاء من عطاء ربك وما كان عطاء ربك محظورا ئێمە هەردوو لە دنیا پەرستان و خدا پەرستان لە بەخششی پەروەردگارت بەهرە وەردەکەین بێگومان بەخششی پەروەردگارت سنووردار و قەدەغە کراو نییە لە دنیادا انظر كيف فضلنا بعضهم على بعض وللآخرة أكبر درجات وأكبر تفضيلا تەماشا بکە و سەرنج بدا چۆن ڕێز و پلەپایی هەندێکیانمان داوە بەسەر هەندێکی تریاندا بێگومان پلە و جیاوازیەکانی ئەو جیهان زۆر گەورەتر و زۆر زیاترن لا تجعل مع الله إلها آخر فتقعد مذموما مخذولا ئەی ئینسان هەرگیز نەکەیت خودایەکی تر بکەیتە هاوتای خوددا و هاوڵی بۆ بڕیار بدەیت چونکە بەو کارت زەبون و خەجاڵەت دەبیت وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما وقل لهما قولا كريما پەروەردگاری تۆ بڕیاری داوە کە جگەل لەو کەسی تر نەپەرستن هەروەها بڕیاری داوە چاکە کاریش بن لەگەڵ دایک و باوکتاندا هەر کاتێک یەکێکیان یان هەردووچیان بە پیری کەوتنە لای تۆ تەنانەت ئۆفیان لەدەست مەکە و هەرگیز پێیاندا هەڵمەشاخێ و هاواریان بەسەردا مەکە بەردەوامیش قسە و گفتوگۆت لەگەڵیاندا با چاک و جوان و بەجێ بێت واخفض لهما جناح الذل من الرحمة وقل رب ارحمهما كما ربياني صغيرا باڵی میهرەبانی خۆتیان بۆ ڕاخە و ملکەج بە بۆیان نزا بکە و بڵێ پەروەردگارە ڕەحمیان پێ بکە و میهرەبان بە بۆیان هەروەکو چۆن ئەوان ڕەحمیان بە من کرد و منیان پەروەردە کردووە بە بچووکی و منداڵی ربكم أعلم بما في نفوسكم إن تكونوا صالحين فإنه كان للأوابين غفورا
پەروەردگارتان زۆر زاناترە لە خۆتان بەوەی کە لە دڵ و دەروونتاندا هەیە. خۆگەر چاک و پاک و ڕێک و پێک بن ئەوە بەڕاستی ترە و زاتە بۆ تەوبەکاران و پەشیمانان زۆر لێخۆش بوو بەخشندەیە. وآت ذا القربى حقه والمسكين وابن السبيل ولا تبذر تبذيرا. مافی خزم و خوێشان بەجێ بهێنە و پەیوەندیەکان لە چوارچێوەی شەرعدا چاودێری بکە. هەروەها مافی هەژارانیش بە یارمەتیدانیان بە گوێرەی توانە ئەنجام بدە. هەروەها مافی ڕێبواریش بەدەستگیرۆیی و ڕێنیشاندان جێبەجێ بکە. دەست بڵاویش مەبە و ماڵ و سامانت بەفیڕۆ مەدە. إن المبذرين كانوا إخوان الشياطين وكان الشيطان لربه كفورا. چونکە بەڕاستی ئەوانەی ماڵ و سامانیان بەفیڕۆ دەدەن لە ڕێگەی خراپدا سەرفی دەکەن ئەوانە هەمیشە وەک برای شەیتانەکانوان. شەیتانیش لە بەرامبەر ناز و نیعمەتەکانی پەروەردگاریەوە زۆر ناشکر و بەدنمەکە. وإما تعرضن عنهم ابتغاء رحمة من ربك ترجوها فقل لهم قولا ميسورا. خۆ ئەگەر نەتوانی یارمەتی ناوبراوان بدەیت و بە ئومێدی ڕەحمەتی پەروەردگار و بەخششی ئەو بوویت ئەوە دەکرێت بە گفتاری جوان و قسەی خۆش ڕازیان بکەیت. ولا تجعل يدك مغلولة إلى عنقك ولا تبسطها كل البسط فتقعد ملوما محسورا. نەکەیت ئەوەندە دەست نوقاو بیت وەک ئەوەی کە دەستی بە کۆت و زنجیر بە گەردنیدا هەڵواسرا بێت. هەروەها ئەوەندەش دەست بڵاو مەبە هیچت بەدەستەوە نەمێنێت. لەوە دوا بکەویتە بەردەم لۆمە و سەرزەنشتی ئەم و ئەو هیچت بەدەستەوە نەمێنێت و بە هەناسە ساردی و نائومێدی بۆی دابنیشیت. إن ربك يبسط الرزق لمن يشاء ويقدر إنه كان بعباده خبيرا بصيرا. بەڕاستی پەروەردگارت بە هەر کەس کە بیەوێت ڕزق و ڕۆزی فراوان دەبەخشێت یاخود کەم و سنوورداری دەکات. بێگومانە و زاتە ئاگادار و بینایە بە بەندەکانی بەخشین و نەبەخشینی هەڕەمەچی نییە. ولا تقتلوا أولادكم خشية إملاق نحن نرزقهم وإياكم إن قتلهم كان خطأ كبيرا. نەکەن منداڵەکانتان لە ترسی گرانی و برسێتی بکوژن چونکە پەروەردگارتان ڕۆزی بەخش و میهرەبانە. ئێمە ڕزق و ڕۆزی دەبەخشین بەوانیش و بە ئێوەش چونکە بەڕاستی کوشتنی ئەوان گوناه و تاوانێکی زۆر گەورەیە. ولا تقربوا الزنا إنه كان فاحشة وساء سبيلا. هەرگیز نەکەن توخنی زینا بکەون و لێی نزیک ببنەوە چونکە ئەوە بەڕاستی گوناه و تاوان و هەڵە و ڕێچکەیەکی زۆر ناقۆڵایە. ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق ومن قتل مظلوما فقد جعلنا لوليه سلطانا فلا يسرف في القتل إنه كان منصورا. کەسێک نەکوژن کە خوددا کوشتنەکەی حرام کرد بێت مەگەر بەهۆی تاوانێکەوە شایستە بێت و کوشتنی ڕەوا بێت. ئەوەشی کە مەزلومانە و بێتاوان دەکوژرێت ئەوە ئێمە بەڕاستی ماف و دەسەڵاتمان داوە بە نزیکترین کەسی کە تۆڵەی بۆ بسێنێت. ئەویش نابێت زیادە ڕەوی بکات لە کوشتن و تۆڵە سەنەوەدا. خۆگەر لە خوددا ترس و فەرمان بەردار بوو لەو کارەیدا ئەوە بێگومان سەرکەوت و پشتیوانی لێکراوە لەلایەن دەسەڵاتی ڕەواوە. ولا تقربوا مال اليتيم إلا بالتي هي أحسن حتى يبلغ أشده وأوفوا بالعهد إن العهد كان مسؤولا. نزیک ماڵی هەتی و مەکەون مەگەر بە جوانترین شێوە نەبێت وەک ئەوەی بیخەنە بازرگانیەکەوە تا گەشە بکات هەتا دەگاتە هەڕەتی لاوی وەفا بکەن بە بەڵێن و پەیمان چونکە بەڕاستی بەرپرسیارن لە بەرامبەر بەڵێن و پەیمانەوە. وأوفوا الكيل إذا كلتم وزنوا بالقسطاس المستقيم ذلك خير
وأحسن تأويلا هەر کاتێک کێشان و پەیوانتان ئەنجامدا بەڕێک و پێچی و تێر و تەواوی ئەنجامی بدەن ئەو شێوەیە چاکترە و جوانترین ئەنجامی هەیە لە دنیادا ئاسوودە دەبن و پاداشتی قیامەتیش بەدەست دەهێنن ولا تقف ما ليس لك به علم إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا ئەی ئینسان لە شتێک مەدوێ و شوێنی شتێک مەکەوە کە زانست و زانیاری دەربارەی نییە چونکە بەڕاستی دەستگاکانی بیستن و بینین و تێگەیشتن هەر هەمووی بەرپرسیارە لە بەرامبەریەوە ولا تمش في الأرض مرحا إنك لن تخرق الأرض ولن تبلغ الجبال طولا هەروەها بەسەر زەویدا بە کەش و فشوو لە خۆبایی بوونەوە مەڕۆ چونکە تۆ هەرگیز ناتوانیت زەوی کوناو دەربکەیت ناشگەیتە بەرزی چیاکان ئیتر ئەم کەشخەوشانە ئازیەت لە چییە؟ كل ذلك كان سيئه عند ربك مكروها هەموو ئەو شتانەی کە لە ئاەتەکانی پێشودا باسمان کرد خراپەکانی لای پەروەردگارت ناپەسند و نابەجێیە هەوڵ بدە هەمیشە دوورە پەرێز بیت لێیان ذلك مما أوحى إليك ربك من الحكمة ولا تجعل مع الله إلها آخر فتلقى في جهنم ملوما مدحورا ئەو ڕێنمویانەی کە پەروەردگارت بە وەحی بۆی ڕەوانە کردیت بەشێکن لە حکمت و دانایی نەکەیت خودایەکی تر بە هاوتای خودای باڵا دەست بزانیت چونکە ئەگەر وابیت فڕێ دەدرێتە ناو ئاگری دۆزەخەوە بەسەر زەنشت کراوی و ڕیسوایی و شەرمەزاری و دوورخراوەی لە بەزەی خودایی أفأصفاكم ربكم بالبنين واتخذ من الملائكة إناثا إنكم لتقولون قولا عظيما اینجا ڕوو بە هاوڵگەران دەفەرموێت ئایا ڕەوایە خدا ئێوەی هەڵبژار دەبێت تا کورتان پێ ببەخشێت و خۆی فریشتەکانی هەڵبژار دەبێت تا بیان کات بە کچی خۆی ئەم بیر و باوەڕە پوچ و بێسەر و بنانە کەی ڕەوایە مەگەر کوڕ و کچ هەر خدا نایان بەخشێت بەڕاستی ئێوە قسە و گفتارێکی نابەجێ و گەورە و ناقۆڵا دەکەن ولقد صرفنا في هذا القرآن ليذكروا وما يزيدهم إلا نفورا سوێن بە خوددا بەڕاستی ئێمە لەم قورئانەدا بە چەندەها شێوە لە هەموو مەبەستەکان دواوین تا بیر بکەنەوە و یاداوەری وەربگرن کەچی قورئان بۆ خوددا نەناسان تەنها دوورە پەرێزی نەبێت هیچی تریان بۆ زیاد ناکات قل لو كان معه آلهة كما يقولون إذا لابتغوا إلى ذي العرش سبيلا ئەی پێغەمبەر بۆ مشریکانە بڵێ ئەگەر خودای تریش هەبوایە لەگەڵ خوای پەروەردگاردا هەروەکو ئەوان دەڵێن ئەو کاتە هەمووان هەوڵیان دەدا بۆ ئەوەی دەسەڵات لە خاوەنی عەرش و تەختی فەرمانڕەوایەتی بسەن و لێی زەوت بکەن سبحانه وتعالى عما يقولون علوا كبيرا ستایش و پاچی و بڵندی بۆ ئەو پەروەردگارەیە کە ئەو نەفامانە دەربارەی ئەو هەموو ناڕەواییە دەڵێن ئەو زاتە زۆر بەرز و بڵند و گەورەترە لە بۆ چوونی ئەوان تسبح له السماوات السبع والأرض ومن فيهن وإن من شيء إلا يسبح بحمده ولكن لا تفقهون تسبيحهم إنه كان حليما غفورا هەر حەوت ئاسمانەکان و زەوی و هەموو ئەوانەی کە تیایاندا هەن تەسبیحات و ستایشی ئەو زاتە دەکەن هیچ شتێک نییە لەم بوونەوەرەدا کە تەسبیحات و ستایش و سوپاسی ئەو زاتە نەکات بەڵام ئێوە لە تەسبیحات و ستایشی ئەو شتانت تێناگەن بەڕاستی ئەو زاتە هەمیشە و بەردەوام خۆگر و بە حەوسەڵەیە لە بەرامبەر لادانی خەڵکیەوە لێ خۆش بوو چاوپۆشی دەکات ئەگەر ڕووی تێبکەن و باوەڕی پێ بهێنن
وإذا قرأت القرآن جعلنا بينك وبين الذين لا يؤمنون بالآخرة حجابا مستورا كاتێک کە قورئان دەخوێنیت ئێمە بربەستێکی نادیار و شاراوە دەخینە نێوان تۆ و ئەوانەی باوەڕ بە ڕۆژی دوایی ناهێنن چونکە سوودی لێوەرناگرن وجعلنا على قلوبهم أكنة أن يفقهوه وفي آذانهم وقرا وإذا ذكرت ربك في القرآن وحده ولوا على أدبارهم نفورا چونکە مەبەستیان نییە تێبگەن ئێمەش پەردە دەهێنین بەسەر دڵیاندا تا هەرتێی نەگەن گوێشیان سەنجین دەکەین تا نەیبیستن جا کاتێک لە قورئاندا تەنها ناوی پەروەردگارت دەبیت باسی بت و بەرنامەیان ناکەیت ئەوە پشت هەڵدەکەن و ڕوو وەردەجێڕن و بێزاری دەردەبڕن و دەڕۆن نحن أعلم بما يستمعون به إذ يستمعون إليك وإذ هم نجوى إذ يقول الظالمون إن تتبعون إلا رجلا مسحورا ئێمە لە هەموو کەس چاکتر دەزانین کە خوددا نەناسان بۆ گوێت بۆ دەگرن ئەوانە کاتێک گوێت لێ دەگرن چپە و سرتە سرد دەکەن ئەو ساستەمکاران بە یەکتر دەڵێن ئێوە شوێن کەس ناکەون تەنها پیاوێکی جادو لێکراو نەبێت انظر كيف ضربوا لك الأمثال فضلوا فلا يستطيعون سبيلا سەرنج بدە چۆن تۆ دەکەن بنمونە تاوێک دەڵێن جادوگەر دەمێک دەڵێن شاعیر سەرنجام خۆیان گومڕا کردووە و ناتوانن ڕێگە و ڕێبازێکی چاک و دروست بگرنە بەر وقالوا أئذا كنا عظاما ورفاتا أئنا لمبعوثون خلقا جديدا ئەوانە بەسەر سامیەوە دەڵێن باشە ئەگەر بووینە ئێسکی ڕەزی و پرتوکاو ئەوە سەر لە نوێ زیندوو دەکرێنەوە قل كونوا حجارة أو حديدا ئەی محەممەد پێیان بڵێ ببنە بەرد یا ئاسن أو خلقا مما يكبر في صدوركم فسيقولون من يعيدنا قل الذي فطركم أول مرة فسينغضون إليك رؤوسهم ويقولون متاه وقل عسى أن يكون قريبا یان هەر شتێک و هەر دروستکراوێک کە زۆر سەخت و گرنگ و گەورەیە لە بیر و هۆشتاندا ئەوسا ئەوانە بەسەر سامیەوە دەڵێن دەی باشە چێ زیندومان دەکاتەوە بڵێ ئەو زاتەی کە یەکەم جار بەدی هێناون زۆر لای ئاسانە زیندوتان بکاتەوە ئەوسا سەریان شۆڕ دەکەنەوە بۆلات و سەر با دەدەن و دەڵێن ئەوە کەی زیندوو دەکرێنەوە کەی قیامەت بەرپا دەبێت پێیان بڵێ دوور نییە و لەوانەیە بەم نزیکانە پێش بێت يوم يدعوكم فتستجيبون بحمده وتظنون إن لبثتم إلا قليلا ڕۆژێک دێت پەروەرگارتان بانگتان لێ دەکات بەدەم سوپاس و ستایشەوە زیندوو دەبنەوە و ملکەت و فەرمان بەردارن واگومان دەبەن کە ماوەیەکی کەم نەبێت لە دنیادا نەژیاون یاخود دوای مردنتان ماوەیەکی زۆر کەم لە گۆڕدا بوون وقل لعبادي يقولوا التي هي أحسن إن الشيطان ينزغ بينهم إن الشيطان كان للإنسان عدوا مبينا ئەی پێغەمبەر بە بەندەکانم بڵێ چاکترین گفتار بڵێن جوانترین گفتار بنووسن چونکە شەیتان بەڕاستی دەیەوێت نێوانیان تێک بدات هەمیشە هانیان دەدات بۆ وتنی گفتاری هەڵە و خراپ بەڕاستی شەیتان دوژمنی ئاشکرای ئینسانە و دەبێت وریابێت ئەو دوژمنە تووشی هەڵەی نەکات ربكم أعلم بكم إن يشأ يرحمكم أو إن يشأ يعذبكم وما أرسلناك عليهم وكيلا پەروەردگارتان چاکتان دەناسێت خۆ ئەگەر بێوێت ڕەحمتان پێدەکات کاتێک ڕێبازی چاکە دەگرنەبەر یا ئەگەر بێوێت سزاتان دەدات کاتێک ڕێبازی خراپەت دەگرنەبەر و ئێمە تۆمان بۆ ئەوە ڕەوانە نەکردووە کە چاودێر و پارێزەری ئەوان بیت تا ئەوان بەناچاری باوەڕ بهێنن
وربك أعلم بمن في السماوات والأرض ولقد فضلنا بعض النبيين على بعض وآتينا داود زبورا پەروەردگارت چاک دەزانێت بەوەی لە ئاسمانەکان و زەویدایە هەر یەکەیان سەرگەرمی چین بێگومان ئێمە ڕێزی هەندێک لە پێغەمبەرانمان لەلا زیاترە لە هەندێکی تریان و کتێبی زەبوریشمان بە داود بەخشیوە قل ادعوا الذين زعمتم من دونه فلا يملكون كشف الضر عنكم ولا تحويلا ئەی پێغەمبەر بە هاوڵگەران بڵێ ئادەی هانە و هاوار بکەن لەو بتوشتانەی کە لە جیاتی خوددا دەیان پەرستن ئایا هیچیان لەدەست دێت دڵنیابن کە ئەوانن نەدەتوانن بەڵاو ناخۆشیەکتان لەسەر لابەرن نەدەتوانن بارودۆخ بگۆڕن أولئك الذين يدعون يبتغون إلى ربهم الوسيلة أيهم أقرب ويرجون رحمته ويخافون عذابه إن عذاب ربك كان محذورا ئەوانەی کە ئەوان هانا و هاواریان لێ دەکەن کامیان لە خوددا نزیکترە لە کاتێکدا کە ئەوان خۆیان هاوار لە خوددا دەکەن و داوای نزیک بوونەوە لە پەروەردگاریان دەخوازن و چاوەڕوانی ڕەحمەتی دەکەن لە سزا و تۆڵەشی دەترسن بەڕاستی سزای پەروەردگارت مەترسی لێ کراوە وإن من قرية إلا نحن مهلكوها قبل يوم القيامة أو معذبوها عذابا شديدا كان ذلك في الكتاب مسطورا هیچ شار و شارۆچکەیەک نییە کە ئێمە بڕیارمان دابێت پێش بەرپابوونی ڕۆژی قیامەت لە ناوی بەرین یان سزایەکی سەختی بدەین لە کتێب و دۆسەی تایبەتدا لە لەوح المەحفوظدا تۆمار نەکرابێت وما منعنا أن نرسل بالآيات إلا أن كذب بها الأولون وآتينا ثمود الناقة مبصرة فظلموا بها وما نرسل بالآيات إلا تخويفا هیچ شتێک نەبووە بەهۆی ئەوەی کە ئێمە معجزە بەرپا بکەین و نیشانی بدەین لەوەی کە ئەوان داوایان کردووە تەنها ئەوە نەبێت کە جۆرەها معجزەمان نیشانی پێشینەکاندا بەڵام ئەوان هەر بڕوایان پێ نەکرد ئێمەش لە ناومان بردن حشترە تایبەتیەکەشمان بە ئاشکرا و ڕوون بە قەومی ثەمود بەخشی کەچی ستەمیان لێ کرد و سەریان بڕی بەڕاستی ئێمە تەنها بۆ ترس و داچڵەکاندن نەبێت هیچ جۆرە معجزەیەک نانێرین وإذ قلنا لك إن ربك أحاط بالناس وما جعلنا الرؤيا التي أريناك إلا فتنة للناس والشجرة الملعونة في القرآن ونخوفهم فما يزيدهم إلا طغيانا كبيرا أي محمد یادی ئەوە بکە کاتێک پێمان وتی کە بەڕاستی پەروەردگاری تۆ دەوری خەڵکی داوە و ئاگادارە بە هەموو شتێکیان و ئەو شتانەش کە لە خەوندا نیشانمان دایت تەنها تاقیکردنەوە بوو بۆ خەڵکی هەروەها بە باسی درەختە نەفرین لێکراوەکەش کە لە قورئاندا ناوبراوە تاقییان دەکەینەوە کافرەکان کردیانە گاڵتە جاڕ و وتیان چۆن درەخت لەناو ئاگردا دەڕوێت عەقڵیان کول بوو لە ئاستی توانای بێسنووری خوداییدا بەمەرجێک ئێمە دەمانەوێت بەم باسانە بیان ترسێنین دایان بچڵەچێنین کەچی ئەو باسانە هیچیان بۆ زیاد ناکات تەنها لادان و یاخیبوونێکی گەورە و بێسنوور نەبێت وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم فسجدوا إلا إبليس قال أأسجد لمن خلقت طينا بیریان بهێنەرەوە کاتێک بە فریشتەکانمان وت ئادەی سوژدە بەرن بۆ ئادەم هەموو سوژدەیان برد جگەل لە ئیبلیس کەوتی ئایا چۆن سوژدە دەبەم بۆ ئەو کەسەی کە لە قوڕ دروست کردووە قال أرأيتك هذا الذي كرمت علي لئن أخرتني إلى يوم القيامة لأحتنكن ذريته إلا قليلا پاشان بێشەرمانە وتی پێم بڵێ ئەمەیە کە ڕێزت داوە بەسەر مندا
سوێن بە خوددا ئەگەر دوام بخەیت تا ڕۆژی قیامەت ئەوە بێگومان هەموونەوەکانی گومڕە و سەرگەردان دەکەم جگە لە کەمێکیان کە دەسەڵاتم بەسەریاندا نییە. قال اذهب فمن تبعك منهم فإن جهنم جزاؤكم جزاء موفورا. خدای پەروەردگار فەرمووی بڕۆ ئەوەی شوێنی تۆ بکەوێت لەوان ئەوە بێگومان دۆزەخ پاداشتی هەمووتانە کە پاداشتێکی مسۆگەرە و جێگەی هەمووتانی تێدا دەبێتەوە. واستفزز من استطعت منهم بصوتك وأجلب عليهم بخيلك ورجلك وشاركهم في الأموال والأولاد وعدهم وما يعدهم الشيطان إلا غرورا. برو چیت لەدەست دێت درێغی مەکە هەر کەس کە توانیت لەو بەدبەختانە بەبانکردن و هاندانیان بۆ تاوانکاری دایان بڕە بەهۆی لەشکری سوارە و پیادەی خۆتەوە هێرشیان بۆ بەرەو هاوبەشیان بکە لە ماڵ و سامان و منداڵ و نەوەیاندا بە سامانی حرام و منداڵی زۆڵ و هەتا دوای ئەوەندەش بەڵێن و ئومێدیان پێ بدە سەریان لێ بشێوێنە هەرچەندە بەڵێن و هاندانی شەیتان جگە لە فریودان و فێڵکردن و ساختە شتێکی تر نییە. إن عبادي ليس لك عليهم سلطان وكفى بربك وكيلا. بەڕاستی بەندەکانی من ئەی شەیتانی نەفرین لێکراو هیچ دەسەڵاتی تۆیان لەسەر نابێت و هەوڵ و کۆششی تۆ کاریان تێناکات و پەروەردگاری تۆ ئەی ئیماندار بەسە بۆ پارێزگاری و پاراستنت. ربكم الذي يزجي لكم الفلك في البحر لتبتغوا من فضله إنه كان بكم رحيما. پەروەردگارتانە و زاتەیە کە کەشتی بە دەریادا هات و چۆ پێدەکات بۆتان تا لە فەزڵ و بەخششی بێشماری بەهرەوەر ببن. بەڕاستی ئەو زاتە هەمیشە و بەردەوام بەڕەحم و میهرەبانە بۆتان. وإذا مسكم الضر في البحر ضل من تدعون إلا إياه فلما نجاكم إلى البر أعرضتم وكان الإنسان كفورا. خەڵچینە ئێوە کاتێک لە دەریادا ناخۆشی و تەنگانە تووشتان دەبێت ئەوە هەرچی پەرستراو هەیە لە بیر و هۆش و باوەڕتاندا نامێنێت و ون دەبێت جگە لەو زاتە هانا و هاوار هەر بۆ زاتی خوددا دەبن تا ڕزگارتان بکات. بەڵام کاتێک فریاتان دەکەوێت و ڕزگارتان دەکات و دەتان خاتە وشکانیەوە ئێوە پشت لە بەرنامەکەی دەکەن و ڕوو وەردەجێڕن و نایناسن بەڵکو زۆربەی ئینسانەکان ناشکر و سپڵن. أفأمنتم أن يخسف بكم جانب البر أو يرسل عليكم حاصبا ثم لا تجدوا لكم وكيلا. خەڵچینە ئایا ئێوە لە خۆتان ئەمینن خوددا نەتان باد بەناخی زەویدا و لایەشی وشکانی نەڕوخێنێت بەسەرتاندا یاخود بەربارانتان نەکات لەوە دوا هیچ کەسان دەست ناکەوێت فریاتان بکەوێت و پەناتان بدات. أم أمنتم أن يعيدكم فيه تارة أخرى فيرسل عليكم قاصفا من الريح فيغرقكم بما كفرتم ثم لا تجدوا لكم علينا به تبيعا. ئایا دڵنیان و ناترسن لەوەی کە جارێکی تر لە کەشتیدا ڕێتان بکەوێتە ناو دەریاوە ئەوسا بایەکی بەهێزی سەخت هەڵکاتە سەرتان اینجا بەهۆی کافربوون و یاخیبوونتانەوە نوقمی دەریاتان بکات لەوە دوا کەسیشتان دەست نەکەوێت بتوانێت داکۆچیتان لێ بکات لای ئێمە. ولقد كرمنا بني آدم وحملناهم في البر والبحر ورزقناهم من الطيبات وفضلناهم على كثير ممن خلقنا تفضيلا. سوێن بە خوددا بەڕاستی ئێمە ڕێزمان لەنەوەی ئادەم گرتووە و بەسەر وشکانی و دەریادا بە جۆرەها هۆکاری گواستنەوە هەڵمان گرتوون و لە ڕزق و ڕۆزی پوخت و چاچی و جۆرە و جۆر بەهرەوەرمان کردوون لە خۆراک و پۆشاک و ماڵ و ناوماڵ و هەتا دوایی
بەڕاستی ئێمە ڕێزی زیادەی ئەوانمان داوە بەسەر زۆربەی ئەو بەدیهێنراوانەدا کە دروستمان کردوون لە هەموو ڕوویەکەوە تا قەدر و ڕێزی خۆیان بزانن. يوم ندعو كل أناس بإمامهم فمن أوتي كتابه بيمينه فأولئك يقرؤون كتابهم ولا يظلمون فتيلا. یادی ئەو ڕۆژە بکە کە هەموو کۆمەڵە خەڵکێک بە ناوی پێشەواکەیانەوە بانگ دەکەین، جاوەی نامە و دۆسیەی کردەوەکانی بدرێتە دەستی ڕاستی، ئەوانە بەخۆشیەوە سەیری نامەی کردەوەکانی خۆیان دەکەن و دەیخوێندنەوە و بەقەدەر تاڵە باریکەکەی ناوچی خورما ستەمیان لێ ناکرێت کە شتێکی بێنرخە. ومن كان في هذه أعمى فهو في الآخرة أعمى وأضل سبيلا. جاوەی لەم دنیایەدا دڵ و دەروون و بیر و هۆشی کوێر بێت، ئەوە لە قیامەتدا چاوی کوێرە و زۆر سەرگەردانتر و سەر لێ شێواوترە، چونکە چاوی سەری بۆ بینایی و تێفکران بەکار نەهێناوە لە دنیادا. وإن كادوا ليفتنونك عن الذي أوحينا إليك لتفتري علينا غيره وإذا لاتخذوك خليلا. أي پیغمبر مشرک و هاوڵگەران خەریک بوو تۆ لا بدەن لەوەی کە بە وەحی و نیگا بۆمان ڕەوانە کردوویت تا شتێکی ترمان بۆ هەڵببەستیت و شێوازی کار و بانگەوازت بگۆڕیت، ئیترە و کاتە گەر بە قسەی ئەوان بکەیت ئەوان تۆ دەکەنە هاوڵ و خۆشەویستی خۆیان چونکە بەدڵی ئەوانت کردووە. ولولا أن ثبتناك لقد كدت تركن إليهم شيئا قليلا. خۆگەر ئێمە تۆمان پایەدار و دامەزراو نەکردایە ئەوە بەڕاستی نزیک بوویت بە مەزندەی خۆت بۆ بەرژەوەندی بانگەوازەکەت کەمێک بەلایاندا مەیل بکەیت و بەدڵی ئەوان بکەیت. إذا لأذقناك ضعف الحياة وضعف الممات ثم لا تجد لك علينا نصيرا. ئەو کاتە ئیتر دوو بەرامبەری هاوڵگەران لە دنیادا و بە دوو بەرامبەری ئەوان لە دوای مردن سزا و ئازارمان پێدەچەشتیت، پاشان کەسیشت دەست نەدەکەوت فریاد بکەوێت و لە دەستی ئێمە ڕزگارت بکات. وإن كادوا ليستفزونك من الأرض ليخرجوك منها وإذا لا يلبثون خلافك إلا قليلا. ئەو مشریکانە خەریک بوو زۆرت بۆ بهێنن و ئازار و ناخۆشیت بۆ پێش بهێنن تا لەسەر زەوی مەککە دەرد پەڕێن و دەربەدەرت بکەن، ئەو کاتەی تر نەدەمانەوە دوای تۆ تەنها ماوەیەکی کەم نەبێت زوو بە زوو بە بەڵایەکی سەخت لە ناومان دەبردن. سنة من قد أرسلنا قبلك من رسلنا ولا تجد لسنتنا تحويلا. لەناو بردن بڕیار و یاسای ئێمە بووە پێش تۆ بۆ قەومە خودانە ناسەکان کاتێک پێغەمبەرانیان دەرکرد بێت، بێگومان نابینیت سنت و بەرنامەی ئێمە گۆڕانی بەسەردا بێت. أقم الصلاة لدلوك الشمس إلى غسق الليل وقرآن الفجر إن قرآن الفجر كان مشهودا. أي پیغمبر أي إيماندار نوێژان جام بدە کاتێک خۆر نیوەی ئاسمان بەجێ دەهێڵێت، ئاماژەیە بۆ نوێژی نیوەڕۆ و عەسر، لە تاریکی شەویشدا نوێژی مەغریب و عیشا ئەنجام بدە. نوێژی بەیانیانیش کە زۆر قورئانی تێدا دەخوێندرێت فرامۆشی مەکە، بەڕاستی قورئان خوێندنی نوێژی بەیانی دەبینرێت لەلایەن فریشتەکانیشەوە. ومن الليل فتهجد به نافلة لك عسى أن يبعثك ربك مقاما محمودا. لبشێکی شەوگاردا خۆت ماندوو بکە بە دەورکردنەوەی قورئانەوە لە شەو نوێژدا کە زیادە ئەرچیەکە لەسەر تۆ ئەی پێغەمبەر بۆ ئەوەی پەروەردگارت بتخاتە شوێن و جێگەی بەڕێزەوە کە تێیدا سوپاس کراو بیت. وقل رب أدخلني مدخل صدق وأخرجني مخرج صدق واجعل لي من لدنك سلطانا نصيرا. بڵێ پەروەردگارە
یارمەتیم بدە تا هەر کاتێک دەست بەکاری هەر خێرێک بووم بە چاچی و ڕاستی و دروستی ئەنجامی بدەم و لە هەر کارێک بوومەوە و ئەنجاممدا سەرنجامێکی چاچی هەبێت و بە جوانی لێی دەرچم و هەمیشە و بەردەوام لەلایەن خۆتەوە دەسەڵاتێکم پێ ببەخشە کە ببێتە هۆی سەرکەوتنی بەردەوامم. وقل جاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا. هەروەها بڵێ تازەیتر حەق و ڕاستی هاتووە و بەرپا بووە و بەتاڵ و ناحەقی پوچ و تەفروت و نابووە. بەڕاستی ناحەق و بەتاڵ هەرتیا چووە و جێگیر نەبووە و بەزیوە. وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا. ئێمە لە قورئان ئاەت و سوورەتانێکدا دەبەزێنین کە ببێتە هۆی شیفا و چارەسەر بۆ نەخۆشیە دەرونی و جەستەیەکان، هەروەها ڕەحمەت و میهرەبانیش بۆ ئیمانداران، بۆ ستەمکار و خودانەناسانیش. تەنها زیادکردنی زەرر و زیان نەبێت هیچی تر نییە، هیچ بەهرە و سوودێکی لێ نابن. وإذا أنعمنا على الإنسان أعرض ونأى بجانبه وإذا مسه الشر كان يئوسا. کاتێکیش ناز و نیعمەت ببەخشین بە ئینسانی خودانەناس ڕوووەردەجێڕێت و فیز دەکات و هەر خەمخۆری خۆیەتی. کاتێکیش ناخۆشی و تنگانەی توش دێت ئەوە ناومێد و پەست و غەمگین دەبێت. قل كل يعمل على شاكلته فربكم أعلم بمن هو أهدى سبيلا. بڵێ هەموو کەس لەسەر سروشت و فیترەتی خۆی کار دەکات، جا پەروەردگارتان چاک دەزانێت چێ ڕێگە و ڕێباز و بەرنامەی ڕاست و دروستی گرتۆتە بەر. ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي وما أوتيتم من العلم إلا قليلا. پرسیارت لێ دەکەن دەربارەی ڕۆح کە چییە و چۆنە. بڵێ ڕۆح بەشێکە لە فەرمانی پەروەردگارم و بەدەست ئەوە من نازانم چییە و چۆنە و هیچتان پێ نەبەخشراوە لە عیلم و زانست تەنها شتێکی کەم نەبێت. ولئن شئنا لنذهبن بالذي أوحينا إليك ثم لا تجد لك به علينا وكيلا. سوێن بە خوددا ئەگەر بمانەوێت هەموو ئەو قورئانەی کە بە وەحی بۆمان ڕەوانە کردوویت ئەوە لە دڵ و دەروون و لاپەڕەکاندا نایهێڵین. پاشان کەسێکت دەست ناکەوێت بتپارێزێت و بەرگریت لێ بکات و هەوڵێکت بۆ بدات تا لەو بەهرەیە بێ بەهرە نەبیت. إلا رحمة من ربك إن فضله كان عليك كبيرا. بەڵام ئێمە ئەو کارە ناکەین چونکە ئەمە ڕەحمەتێکە لەلایەن پەروەردگارتەوە. بەڕاستی فەزل و بەخشندەی ئەو زاتە بۆ تۆ بۆ هەموو ئیماندارێک زۆر گەورە و فراوانە. قل لئن اجتمعت الإنس والجن على أن يأتوا بمثل هذا القرآن لا يأتون بمثله ولو كان بعضهم لبعض ظهيرا. أي محمد پێیان بڵێ سوێن بە خوددا ئەگەر هەموو ئادەمی زاد و پەریەکان کۆ ببنەوە و هەوڵی بەردەوام بدەن تا قورئانێکی وەکو ئەمە دانێن و بیهێننە مەیدان ناتوانن کاری وا بکەن و ناتوانن لە وێنەی بهێنن ئەگەر چی هەموو لایەکیان ببنە پشتگیر و یارمەتی دەری یەکتر. ولقد صرفنا للناس في هذا القرآن من كل مثل فأبى أكثر الناس إلا كفورا. سوێن بە خوددا بێگومان ئێمە لەم قورئانەدا لە هەموو جۆرە نمونەیەکمان بۆ خەڵکی هێناوەتەوە تا تێفکردن و بیر بکەنەوە کەچی زۆربەی خەڵکی تەنها ڕێبازی کوفر و خودانەناسی نەبێت هیچی تر وەرناگرن. وقالوا لن نؤمن لك حتى تفجر لنا من الأرض ينبوعا. هەندێکیان بیانویان گرت و وتیان هەرگیز ئێمە باوەڕ بە تۆ ناکەین تا کانی و سەرچاوەیەکمان لە زەویەوە بۆ هەڵ نەقوڵێنیت. أو تكون لك جنة من
نخيل وعنب فتفجر الأنهار خلالها تفجيرا یاخود دەبێت خاوەنی باخێک بیت کە پڕ بێت لە دار خورما و ڕەز و چەندەها ڕووبار لە ناویدا هەڵبقوڵێنیت و بە خوڕ و ڕەوان بە ژێریاندا بڕوات. أو تسقط السماء كما زعمت علينا كسفا أو تأتي بالله والملائكة قبيلا یاخود ئاسمان پارچە پارچە بەسەرماندا هەروەکو خۆت پڕ و پاگەندە دەکەی دابارێنە، یاخود خدای گەورە و فریشتەکانی بهێنە و ڕوو بە ڕوومانی بکە. أو يكون لك بيت من زخرف أو ترقى في السماء ولن نؤمن لرقيك حتى تنزل علينا كتابا نقرأه قل سبحان ربي هل كنت إلا بشرا رسولا. یا کۆشک و تەلار و ماڵێکت هەبێت کە بە ئاڵتون و زی و شتی جوان نەخشێنرابێت و زەغرەفە کرابێت، یان ببینین کە بەرەو ئاسمان بڵند و بەرز دەبیتەوە. ئێمە هەرگیز بەوەش باوەڕ ناکەین هەتا کتێبێک دانەبەزێنیت و بیخوێنینەوە. تۆش پێیان بڵێ پاچی و بێگەردی بۆ پەروەردگارم، باشا کەی ئەوانە لە دەست مندایە، من تەنها پێغەمبەرێکم لە گرۆی ئادەمیزاد و هیچی تر نیم. ئێوەش لەو ئاسەدا نین کە ئەو بیانوانەتان جێبەجێ بکەین. وما منع الناس أن يؤمنوا إذ جاءهم الهدى إلا أن قالوا أبعث الله بشرا رسولا. هیچ شتێک نەبووەتە کۆسب لە ڕێگەیەوەدا خەڵکی باوەڕ بهێنن. کاتێک هیدایەتیان بۆ هات تەنها ئەوە نەبێت کە وتیان ئایا خدا مرۆڤێکی با پێغەمبەر ناردووە؟ لە باتی ئەوەی زوو بەدەم بانگەوازی خداوە بچن و ئەوە بەڕێز بۆ خۆیان بزانن کە نوێنەریان لێ هەڵدەبژێرێت و ئیمانی پێبهێنن. زۆربەی خەڵکی لە سەردەمەکانی پێشودا عەقڵیان کول بووە لە ئاستی ئەو ڕێزە تایبەتیەدا. قل لو كان في الأرض ملائكة يمشون مطمئنين لنزلنا عليهم من السماء ملكا رسولا. پێیان بڵێ ئەگەر لەسەر زەویدا فریشتە هەبوونایە و بەدڵنیاییەوە هات و چۆیان بکردایە و ژیانیان ببردایەتە سەر، ئەوە ئێمە هەر لە ئاسمانەوە فریشتەیەکمان دادەبەزاندە سەریان کە پێغەمبەر و فرستا دەبێت بۆیان، چونکە پێغەمبەر دەبێت لە جۆری خۆیان بێت. قل كفى بالله شهيدا بيني وبينكم إنه كان بعباده خبيرا بصيرا. بڵێ هەر خدا بەسە کە شاید بێت لە نێوان من و ئێوەدا کە چۆن بەڕێک و پێچی پەیامی پەروەردگارم پێڕاگەیاندون. بەڕاستی ئەو زاتە هەمیشە بە بەندەکانی ئاگادار و بینایە. ومن يهد الله فهو المهتد ومن يضلل فلن تجد لهم أولياء من دونه ونحشرهم يوم القيامة على وجوههم عميا وبكما وصما مأواهم جهنم كلما خبت زدناهم سعيرا. ئەو کەسەشی خدا ڕێنمووی بکات و شایستە بێت ئەوە ئیتر هیدایەت دراوە و ڕێنمووی وەرگرتووە. ئەوەشی کە سەرگەردانی بکات ئەوە هەرگیز کەسێکت دەست ناکەوێت جگە لەو زاتە کە پشتیوانی بکات و ڕزگاری بکات و فریای بکەوێت. لە ڕۆژی قیامەتیشدا ئەو جۆرە کەسانە لەسەر ڕوو کۆ دەکەینەوە و لە کاتێکدا کوێر و لاڵ و کەڕن، ئەوانە شوێنیان ناو ئاگری دۆزەخە، هەر کاتێک بڵێسەی کوژایەوە بڵێسەی زیاد دەکەینەوە بۆیان. ذلك جزاؤهم بأنهم كفروا بآياتنا وقالوا أئذا كنا عظاما ورفاتا أئنا لمبعوثون خلقا جديدا.
ئەو دۆزەخە پاداشتیانە چونکە بەڕاستی ئەوانە بڕوایان بە ئایەت و فەرمانەکانی ئێمە نەبوو لە بوونەوەرە و لە قورئاندا. دەشیان وت باشە ئایا ئەگەر ئێمە بووینە ئێسک و پروتوکاین ئایا ئێمە بەڕاستی جارێکی تر سەر لە نوێ زیندوو دەکرێنەوە؟ أولم يروا أن الله الذي خلق السماوات والأرض قادر على أن يخلق مثلهم وجعل لهم أجلا لا ريب فيه فأبى الظالمون إلا كفورا. ئایا ئەوانە نەیان بینیوە بەڕاستی ئەو خودایەی کە ئاسمانەکان و زەوی دروست کردووە بەتوانایە کە وەک ئەوان دروست بکات و وەک خۆیان بەدیان بهێنێتەوە؟ دیارە کە ڕۆژ و کاتێکی تایبەتی دیاری کردووە بۆ مراندنیان و زیندووکردنەوەیان کە هیچ گومانی تێدا نییە. لەگەڵ ئەو بەڵگە بەهێزانەدا کەچی ئیستەمکاران هەر بڕیاری یاخی بوون و سەرکەشی و کوفریان داوە و هیچی تر. قل لو أنتم تملكون خزائن رحمة ربي إذا لأمسكتم خشية الإنفاق وكان الإنسان قتورا. پێیان بڵێ ئەگەر ئێوە خاوەنی گەنجینەکانی بەخشین و ڕەحمەتی پەروەردگارم بن ئەو کاتە دەستان دەگرتەوە لە ترسی بەخشین. ئادەمی زادیش دەست نوقا و ڕەزیلە ئەگەر پەروەردەی خودایی نەبێت. ولقد آتينا موسى 9 آيات بينات فاسأل بني إسرائيل إذ جاءهم فقال له فرعون إني لأظنك يا موسى مسحورا. سوێن بە خوددا بێگومان ئێمە 9 معجزە و بەڵگە و نیشانەی ئاشکرامان بە موسا بەخشی. جا ئەی پێغەمبەر لەنەوەی ئیسرائیلی زەمانی خۆت بپرسە کاتێک موسایان بۆ هات چیان وت؟ جا فیرعون پێی وت ئەی موسا بەڕاستی من وا گومان دەبم کە تۆ جادوود لێ کراوە. قال لقد علمت ما أنزل هؤلاء إلا رب السماوات والأرض بصائر وإني لأظنك يا فرعون مذبورا. موسى وتی سوێن بە خوددا ئەی فیرعون تۆ چاک زانیوتە کە ئەو معجزانە کەس ئاوا پێشی ناهێنێت جگە لە پەروەردگاری ئاسمانەکان و زەوی تا بەرچاو ڕوونکەرەوە بێت و خەڵکی بە ڕۆشنی حەق و ناحەق ببین و لە یەکی جیا بکەنەوە و من دڵنیام بەڕاستی ئەی فیرعون کە تۆ تیا دەچیت و لەناو دەبرێیت ئەگەر هەر ئاوا بیر بکەیتەوە. فأراد أن يستفزهم من الأرض فأغرقناه ومن معه جميعا. جا فرعون ویستی لەسەر زەوی میسر بە یەکجاری و بە سوکایەتی کردنەوە دەربەدەریان بکات. ئێمەش نوقمی دەریامان کرد خۆی و هەرچی ئەوانەی کە لەگەڵیدا بوون. وقلنا من بعده لبني إسرائيل اسكنوا الأرض فإذا جاء وعد الآخرة جئنا بكم لفيفا. لدوای لەناوبردنیشی فەرمانماندا بنەوەی ئیسرائیل و وتمان کە لەسەر زەوی فەڵەستین نیشتەجێ ببن کاتێک بە تەواوی ڕێبازی خودایان گرتەبەر و ئیمانداری چاک و پاچی زۆریان تێدا هەڵکەوت هەندێک جار پێغەمبەرەکانیان فەرمان ڕەوایەتیان دەکردن وەک لە سەردەمی حەزرەتی داود و سولەیماندا بووە. بەڵام بەداخەوە جوولەکەی ئەم سەردەمە ڕێبازی دوژمنایەتی هەموو خەڵکیان گرتۆتە بەر بەتایبەتی ئوممەتی ئیسلام. بەڵام بە پشتیوانی خودای گەورە کۆتایی هێنان بەدەسەڵاتیان نزیکە. کاتێک بەڵێنی دوایی هات دەستە دەستە و پۆل پۆل لەسەر زەوی فەڵەستین کۆتان دەکەینەوە. وبالحق أنزلناه وبالحق نزل وما أرسلناك إلا مبشرا ونذيرا. ئێمە قورئانمان لەسەر بنچینەی حەق و ڕاستی دابەزاندووە بۆ چەسپاندنی حەق و ڕاستیش دابەزیوە. ئێمە تۆمان ڕەوانە نەکردووە تەنها بۆ ئەوە نەبێت کە موژدە بەخش بیت بە ئیمانداران و ترسێنەر بیت بۆ خوددا نەناسان.
وقرآنا فرقناه لتقرأه على الناس على مكث ونزلناه تنزيلا ئێمە قورئانیشمان بەش کردووە تا بەشێنەی و بە ئارامی بیخوێنیتەوە بەسەر خەڵکیدا هەر ئێمەش بەو شێوەیە دامان بەزاندووە کە تۆ ڕایدەگەێنیت. قل آمنوا به أو لا تؤمنوا إن الذين أوتوا العلم من قبله إذا يتلى عليهم يخرون للأذقان سجدا. پێیان بڵێن ئەی خوددانە ناسان باوەڕ بە قورئان بهێنن یان باوەڕی پێنەهێنن بەدەست خۆتانە و ئەمڕۆ سەربەستن بەڵام بزانن بەڕاستی ئەوانەی پێشتر زانیاریان پێدراوە دەربارەی تەورات و ئینجیلی دەستکاری نەکراو چاک دەزانن کە ئەم قورئانە لە هەمان سەرچاوەوەیە هەر بۆیە کاتێک بەسەریاندا دەخوێندرێتەوە خۆیان پێناگیرێت خێرا سەری ڕێز و نەوازشی بۆ دادەنەوێن و سوژدە بۆ نێرەری قورئان دەبن. ويقولون سبحان ربنا إن كان وعد ربنا لمفعولا. دەژڵێن پاچی و بێگەردی بۆ پەروەردگارمانە بەڕاستی بەڵێنی پەروەردگارمان هەردێتە دی بەسەر خستنی ئیمانداران لە دنیادا و سەرفرازیان لە قیامەتدا. ويخرون للأذقان يبكون ويزيدهم خشوعا. ئەوانە سوژدە و کوڕنوش دەبەن و دەگرین و ئەسرینی خۆشەویستی پەروەردگار لە چاوانیان دەبارێت فرمێسکی ئیمان و شادی هەڵدەوەرێن و تا دێت زیاتر ملکەچ و فەرمان بەردار و دڵ پڕ لە ئیمان دەبن. قل ادعوا الله أو ادعوا الرحمن أيما تدعوا فله الأسماء الحسنى ولا تجهر بصلاتك ولا تخافت بها وابتغ بين ذلك سبيلا. پێیان بڵێ ئێوە لە نزا و دوعاتاندا هاوار لە ئەڵڵا بکەن یان بە سیفەتی پیرۆزی ئەڕەحمان هانای بۆ برن بە هەر ناو سیفەتێکی جوان و بەرز هاواری لێ بکەن و نزا بکەن دروستە چونکە ئەو خاوەنی هەموو سیفات و ناوە پیرۆز و جوانەکانە بە هەر سیفەتێک کە لەگەڵ داخوازیەکانتاندا گونجا داوای لێ بکەن لە کاتی داواکردنی ڕزق و ڕۆزیدا بە یا ڕەزاق یا وەهاب لە کاتی داوای سەرکەوتندا بە یا قەوی یا مەتین یا عەزیز یا هەتا دوایی ئەی ئیماندار لە کاتی خوێندنی قورئان لە نوێژەکاندا دەنگ بەرز مەکە و زۆریش نزمی مەکە لەو نێوانەدا حاڵەتێکی لەبار و مام ناوەندی ئەنجام بدە. وقل الحمد لله الذي لم يتخذ ولدا ولم يكن له شريك في الملك ولم يكن له ولي من الذل وكبره تكبيرا. سپاس و ستایش بۆ ئەو خودایەی کە کەسی نەکردووە بە ڕۆڵەی خۆی و ڕۆڵەشی هەر نییە هەروەها لە موڵک و مەملەکەتیدا کەسی نەکردووە بە شەریک و هاوتای خۆی هەرگیز بەهۆی بێدەسەڵاتی و کەم توانینەوە کەسی نەکردووە بە یاوەر و یاری دەدەری خۆی لەبەرەوە هەمیشە ئەڵڵاه ئەکبەر بڵێ و ئەو زاتە بە گەورە و مەزن بزانە. بسم الله الرحمن الرحيم. بناوي خداي بخشن دو مهربان. سبحان الذي